من ناومعتي عبد الرحمن خەڵکی گەڕێکی چوارباخم لە بنەماڵەیەکی فەلاحم من مەکتەبم دارم تەواو کردووە ئێستا خانەنشینم وڵاهی من خۆم هەر لە مناڵیوە خولیای جلی کوردیم بووە حەزم لە جلی کوردی بووە هەر لە مناڵیوە کە بۆ جەژنان جلی کوردیان بۆ کردوم ئەو جلانم زۆر لا جوان بۆ مقەدەس بووە اینجا ئەو جلان ئەو هیوایەتەم هەت بۆ هەتا گەورە بووم کە گەورەش بووم هیوانی حەزمە کرد هەر جلی کوردی لەبەرکەم باوەڕەکەی لە مەکتەب هاتوومەتەوە جلی مۆدەکەم داکەن و خرا جلی کوردیم لەبەر کردووە ئەجا لەبەرەوە کە گەڕاویشم ئەو وڵاتانی کە خۆم حەزم لێ کردی ڕۆژبێتم هەر حەزم کردو بە جلی کوردیەوە بڕۆم چکە جلی کوردی ڕەسەنایەتی خۆمە هەموو وڵاتێکی کە و هەموو قەومێکی کا بینم وەکو هندی و ئەوانە ببینی پاکستانی بەجلی ڕەسەنی خۆیان ڕۆشن جا منیش بۆ هەر بەجلی ڕەسەنی خۆمەوە نەڕۆم چەنەها وڵاتم کردووە هەر بەم جلە کوردیانەوە بەم سەروبەستەوە زۆربەی خەڵقیش سەرسوڕماوە کەوتێتی ئەمە هیچ شوێ و ئیتر زمانەکە تێگەیشت بێت مزانی بود عەرەبی بۆ جواب بماوەتەوە زمانەکانی کەشەگەرێکی لەگەڵ مابوو بێت تەرجمانی و دێمە جلی کوردیە خەڵقی سلەیمانیە من کوردم خەڵقی سلەیمانیم کوردستانیم ئەمە جلی ڕەسەنی کوردایەتی و پێوی حەزم کردو بیپارێزم چکە جلی کوردی ڕەسەنی کوردی پێویستە هەموو کەسێ بیپارێزیان لە هەر شوێنێ بێم لەبەرەوە ئێمە کە کوردین ئەبێ شانازی بکەین بە کوردایەتیمانەوە بەو جلەی کە هەمانە بەو کولتورەی کە هەمانە منیش لەبەرەوە پاراستومە چ وڵاتێگەڕام بەو جلە و خەڵقیش زۆر سەرسام بۆ و پێخۆشحاڵ بوون ڕسمی زۆریان لەگەڵ گرتووم باوەڕەکە هیوا لەگەڵی گرتووم حەپەساوە کە تورکیش بووە نەبڵێم فارس بووە عەرەب بووە ئیتر ئەفغان و هەموو بابەتێ لەگەڵیان ناگرتووم و پێیان خۆش بوو منیش حەز ئامادە بووم ڕستمیان لەگەڵ کرد وەڵاهی من بەنسبەت خۆمەوانێ هەر پاراستومە زمان ناڵەکانمان هەر زمانی کوردی زانیۆن فێ یعنی حەزم کردو هەر بە زمانی کوردی قسە بکەن هەشە یعنی زۆر گوێی ناوەتە زمان و من زۆر جار هەر بە کوردیەکەی کە خۆم قسەم کردووە بینیومە لە ئەوانەی کە لە ئەوروپان سیرەکەم بە زمانی ئەو کوردی خۆیان قسە ناکەن گلەیم کردو لەیان سەرجانشتم کردو وتومە تۆ زمانی دایکە بێ لە پێش هەموو زمانێکەوە بی با زمانی کوردیەکەت کە کوردی مەسەر تورکیا بوون هی ئێران بوون حەزم کردو زمانەکەی خۆیان لەبیر نەکەن لەگەڵ زمانەکەی خۆیانە با زمانی کەش بزان چەند زمان بزانی ئەوە نە کەسایەتی تۆیە دروست دەبێ خۆشەر نی هەر زمانی کوردی با زمانی عەرەبی بزانی فارسی بزانی ئینگلیزی بزانی تورکی بزانی من تۆزێ فەڕەنسیش دەزانم بەڵام زۆر نا فەڕەنسی فێر بوو من خۆی لەوێ بووم بەڕاستی زۆر بێتاقەت بووم و ئەوروپا شوێنێک نییە بۆ نسبەت بۆ عمری من زۆر ناخۆش بوو لەبەرەوە ویستم بگەڕێمەوە کە گەڕامەوە سیرەکەم مەجموعەیە خەڵقەیە حەزی لە گەشت و گەڕانە فەراغێکەیە کە ناتوانن کەسێ نێبیان بات منیش هەستام لە 2010 تقریبن ئەو خەڵقەم کۆکردەوە مەجموعەیەکی کەم لەگەڵم هاتن وتم وەرن با بڕۆین گەشتێ بکەین بزانین چۆنە ئیتر کە سوکار و مێرد و کوڕیان ئیزنیانان لەگەڵ منە کە زانیان گەشتێکی خۆشە و لە بەڕاستی گەشتکردن زۆر زەرورە بۆ هەموو تاکێک یەکەم ئارامکردنەوەی مێشکە دووهەم تەبیعەت ئەو خوایی کە ئەو تەبیعەتەی دروست کرد تۆ پێ شارەزا ئەبی لە سروشتی تەبیعەت تێ ئەگەی سوپاس بۆ خواکەی کە ئەم سروشتە جوانەی یاوینەتێ لەبەرەوە ئەو کۆمەڵم کۆ کردەوە وردە وردە کۆمەڵەکەم زۆری کرد ئەنجا هەستاین بۆ هەموو وڵاتەکانی دەریشەوە چون بۆ تورکیا تقریبا 5-6 جار بۆ توری من 8 جار چوم 3 جار خۆم چوم 5 جاریش خەڵقم بردووە بۆ تورکیا بۆ ئێران 8 جار چوم بۆ لوبنان چوم هەمووی هەر بەجلی کردووە هەتا من عەمرەم کردووە بەم سەروبەستەوە وتومە ئەگەر قوبوڵەکەن من ئاوایە مەگەر قوبوڵی ناکەن عەمرەکەم نایم عەمرە ناکەم ژنیش هیچ کەم نییە لە پیاو پێویستە ژنیش بێتە ڕیزی پیاوان چکە ئەو توانایی کە ژن هەیەی هەروەکو پیا و توانایی هەیە لە هەموو بوارێکان نەبڵێ لە هەر کەوتا ڕێی جەمهوری ینی ئافرەتە لە وڵاتان زۆر شتی منسەبی گەورە گەورە راوتە دەست ئافرەتان ئێمەش هیچمان لە وڵاتانە کەمتر نیە پێویستە ژنیش بێتە کارەوەسا مهندیسە و حاکم و محامی و ئەنواع پۆستی گەورەمان هەیە ئەندام پەرلەمان و
هەمووی لە ئافرەتان لە ژنانە پێویستە ژنیش ڕۆڵێکی گەورە ببینێ و احتیمامیش بە ژن برێ ژن هەر بۆ دانەنراوە چێشتونا لێنێ و لە ماڵەوە مناڵ بەخێوکات پێویستە ژنیش بێتە دەرەوە کوشان بەشانی پیا چونکە ئەمە مافی خۆیەتی لەبەرەوە بێ حەقی و مافی خۆی وەرگێ نەبێ هەروە پیا و سالاری بێ و هەلە ژێڕکێفی پیاوە بێ و هەچێکی وت پیاوە بۆی بکە قەینا ڕێزی ژن و پیا و زۆر مهمە بگیرێ بەڵامە بێ ژنیشکیانێکی هەبێ چوونە دەرەوەی هەبێ گەڕانی هەبێ ئەوە شتێکی مافی خۆیەتی ژیانی خۆی دابین کە هەر خۆشی بۆ هەر لە ماڵان نییە بۆ دەرەوە نەبینی بەخوا خۆشی نییە کە بەڕاستیەوەی نێتە دەرەوە مێشکی و وشک و جاد وشکە دایمە تووشی مەلەل و کابە بووە تووشی زەهایمەر بووە بەڵام ئێسەوەی کێتە دەرەوە مێشەیەکی کراوەتری هەیە چکە ئەو سروشتە و ئەو هینە گوا کارە کاتە مێشکی فرەوانترە بێ پێگەی کۆمەڵایەتی بەهێزە بێ من وەکو سەرۆکی گروپی کوردستان خاتو عەتیقان کە ئێستا توانای نەماوەیایە تێدەست من ئەم گروپە من بەڕێوەی ئەبەم وەکو وەتسئاپ کە بەڕێوەیە بەم ئەم گروپە لە وەتسئاپەوە خانمان پەیوەندیەکەن نامە ئەنێرن من گەشتەکانیان بۆ ئامادەکەم پاسەکانیان و خواردنیان و یین بۆ ئەو شوێنانی کە خۆمان ئەمانەوێت و خانمەکان ئەیانەوێت بەڵێ و ئامانجی ئێمە لەم گروپەیە ئامانجمان خۆشبەختی ئەم خانمانەیە کە یانهێنینە دەرەوە زۆربەیان کوڕیان گەورە بوون کچیان گەورە بوون شویان کردووە ژنیان هێناوە هەر یەکە ڕۆشتۆ بەلای مەشغەڵەتی ژیانی خۆیەوە دایکەکان ماونەتەوانەیە لەبەرەوە زۆر داواکەن کە ئێمە گەشتیان پێ بکەین و بیانین دەرەوە زیاتر حەزەکەن لەگەڵ هاوڕەکانیان نابێنە دەرەوە هەمان تەمەنیان هەیە و ئێمە تەمەنیش ڕێگر نەبووە گەنجیشمان هەر لەگەڵایە هەروەها دیانەتەکانیش ڕێگر نەبووە لە لامان خوشکانی کریسیانیشمان لەگەڵایە کە هەمومان بەیەکەوە یین زۆربەی شارەکان و شارۆچکەکانیشمان هەر لەگەڵایە هەمومان بەیەکەوە ئەم گەشتانە سازەکەین و زۆربەشیان زۆر پێ خۆشحاڵم بۆی کە زۆربەی خانمان لە ئەوروپاوە تەلەفۆنم بۆکەن ئەڵێن دایکمان بەتەنیایە بەشکم داخلی گروپەکەتانی کەی بێن بۆ سەیران زۆربەیان بەو شێوەیە هاتوونەتە ناو گروپەکەمانەوانێ حەزیان کردووە ئێمە خۆمان ئامانجمان ئەوەیە کە یەکەم شت کەلتوری کوردەواری پارێزین وەکو ژنان و جلوبەرگی کوردیەوەین هەروەها خواردنی خۆ دەزانی کە خواردنی کوردەواری فراوانە خواردنی کوردەواری لێرە دروستەکەن و هەروەها ئامانجمان ئەوەیە کە هەموو ئەم ئافرەتانە بەخۆشی بەیەکەوە بن و کارەکانیان بەیەکەوە بکەن ئامانجمان ئەوەیە و پەیوەندیکی کۆمەڵایەتی پتەویشمان هەیە لە ناویەکە زۆربەی کوڕەکانیان ژنێنن کچەکانیان شوەکەن ئەچین هەروەها بە زۆربەی سیمینار و کۆبوونەوە و ئەم شتانە بەیەکەوە ئەڕۆین بۆ هەمووی وڵا ئێمە زۆربەی گەشتەکانمان کە بەتەنە هەر لە ناو کوردستانە نییە
هەل لە ناو شارەکانی کوردستانیشانێ بۆ دەرەوەی وڵاتیشمانەیە ینی زۆر بەمانەسە لەم ماوەیە لە ئەسفەهان و هەمەدان بووین زۆر بەمان بەجلی کوردیەوە ڕۆشتین ینی زۆربەی ئەو خەڵکانی ئەوێ زۆریان پێخۆش بوو وێنەیان لەگەڵە کردین ینی ئەوە پاراستنیەکە لە کەلتوری جلوبەرگی کوردیەوانێ کە ئێمە لەوێ پێیان خۆش بوو وێنەیان گرت لەگەڵمانە من داواکەم لە هەموو ئافرەتانی کە لە ماڵەوەن کە بێنە دەرەوە ینی گەشت بکەن جەو بگۆڕن دڵی خۆیان خۆشکەن بەڕاستی ئێمە خۆمان جەوێکی ناخۆشمان هەیە ینی لە ڕووی زۆر شتەوە لەبەرەوە ئەبێ خۆت جەو خۆشکەی بۆ خۆت زۆربەی ئافرەتانمان هەیە لێرە دەزڕەنینیشە بێ ئەوەش دەزڕەنینن کۆمەڵیشتی جوان دروستەکەن ئەیەنن لێرە ساغێکەنەوە بە نرخێکی گونجاو کە شتی زۆر جوانەهێنن لێرە ئەیفرۆشن بە خانمانیکە و زۆر بەشیان پێشمان وتون کە بە هیچ شێوەیەک نابێ قاپی پلاستیک و کەوچکی پلاستیک و ئەوانە بێنن بۆی ژینگە پارێزین هەموو قاپی شوشە بێنن لەگەڵ خۆیانە بەڵێ هەمووی بۆ پاراستنی ژینگەیە و دوای خۆشیان نایڵین هیچ پیسێک بمێنێتەوە پاک پاکەکەینەوە ئەو شوێنە ئەنجا بەجێهێڵین بەڕاستی جێگای خۆشحاڵیە جێگای دەستخۆشیە کە گروپێکیاوە لە کوردستان هەیە و هەمووشمان ئافرەتین بە خۆشحاڵیەوە کوردستانمان بە هەشتێکی بەرینە هەتا بگەڕی شوێنی خۆش دەبینیت خۆشحاڵتری شەوی لەگەڵ گروپێکا کە هەم هاوتەمەنی خۆم بڵین یەک مەعاناتمان هەیە هەمومان یەک ژیانمان هەیە بەبێ ئەوەی جیاوازی تەمەن و هین ببێ هەمومان ئافرەتین هەمومان وەکو خوشک و دایک وەکو هاوڕێک لە گەشتەکان هابەشدارین سپاس بۆ خوا کوردستانیشمان خۆشە زیاتر بە کوردستانەوە ماوین ئەبێ خۆیان ئافرەت خۆیان دەرخەن بێنە دەرەوە خۆیان پیشان بن ئازایەتی خۆیان توانای خۆیان کە ئەوانش هەن ئەوانش دەتوانن شتێ بکەن ئەوانش ئیشیان پێکرێت نەچەوسێنرێنەوە لە ماڵ بێنە دەرەوە هیوادارم گەشتی خۆشتر بکەین کوردستانمان ئازاد بێ زۆر سپاس ئاتاوەخانەکەی تەمەند درێژ بێ هەمومان وەکو دایک و کچ و خوشک و هەمومان لەکۆ بووینەتەوە